بۆ گفتوگۆکردنی زیاتر لەبارەی بەڕێوەچوونی چالاکیەکان لە ڕۆژی ژینگەی کوردستان و ئایندەی پرسی ژینگە لە هەرێمی کوردستان لە ستۆدیۆ میوانداری بەڕێز کاروان یاسین بەرپرسی نوێنەرایەتی سلێمانی ڕێکخراوی سروشتی کوردستانمان کردووە. کا کاروان سڵاو لێبێ و بەیانیت باش. بەیانی ئێوە و بینەرانیش باش. بەخێر بیت. سپاس بۆ تۆ. بابزانین ڕۆژێکی تایبەت بە ژینگەی کوردستان ئەمە بیرۆکەکەی چییە و چەندێکە ئەم ڕۆژە بەو شێوەیە دیاری کراوە؟ دیارە لە هەرێمی کوردستاندا ڕۆژی 16 چوار لەلایەن پەرلەمانی کوردستانەوە بە ڕۆژی ژینگە دیاری کرا. ئەویش ساڵیادی کیمیابارانی دۆڵی بالیسان و شێخوەسانانە کە لەو کاتەدا ڕژێم دەستی کرد بە ترسناکترین هێرشی ژینگەی بۆ سەر هەرێمی کوردستان جگە لەوەیکەوە لە ناوبردننی بڵێن مرۆڤەکان بوو. کارەساتێکی گەورەش بوو بۆ ژینگە کەویش بەکارهێنانی چەکی کیمیایی و چەکی کۆکوژە. بۆیە لەم ڕۆژەدا ڕۆژی ژینگەی کوردستان دیاری کرا بە دەر لەوەیکەوە ڕۆژێکی جیهانیش هەیە کاروەکو خۆتان لە راپۆرتەکەی ئاماژەدان پێدا کە 5/6. بەڵێ کاتە ئەم ڕۆژە بە دیاریکراوی لەلایەن ڕێکخراوی سروشتی کوردستانەوە دیاریکرایان هەموو دامەزرا و ڕێکخراوەکانی ژینگە پارێزی لاری کوردستان ئەمە ئەم ڕۆژە لەلایەن پەرلەمانی کوردستانەوە دیاریکراوە. خۆتان ئاگاداریەوەن کەوا هەموو ڕۆژێکە هەموو مناسبەیەکی نیشتیمانی پێویستی بە دەرچواندنی یاسا و ڕێنمایی ئەوانە هەیە. ئەمە لەلایەن پەرلەمانی کوردستانەوە دیاری کراوە. بەڵام بە تاکید پێشنیار و هەوڵی ڕێکخراوە ژینگەیەکان بووە لەگەڵ دەستەی چاکردن و پاراستنی ژینگە. بەڵێ کاکاروان لە ڕۆژێ لەو ڕۆژە تایبەتێکە بۆ هەرێمی کوردستان و ژینگەی هەرێمی کوردستان دیاری کراوە. ئەگەر ئەم ساڵ بە نمونە بێنینەوە هەماهەنگی نێوان شارەکان و ناوچە جیاجیەکان بەیەکەوە چۆن بوو؟ ئایا هەڵمەتەکە هەمووی بەیەکەوە دەستی پێ کرد؟ بەڵێ ئەم ساڵ بەجیا لە ساڵانی پێشتر سەرڕایبوونی قەیرانی دارایی و دەستگرتنی ڕێکخراوە ژینگەیەکان و هەم فەرمانگەکانی ژینگە و دەستەی چاکردنی ژینگە، بەڵام ئەم ساڵ توانرا هەماهەنگێکی زۆر باش بکرێ و توانرا وەکو چۆنەڵێ مرۆڤ لە خۆیەوە دەست پێ بکات. ڕێکخراوە ژینگەیەکان توانیان کارێکی باش بکەن لەوەیکەوە لە خۆیانەوە دەستیان پێکرد ئەم هەماهەنگیان ئەنجامدا و توانیان لەسەر تاسەری هەرێمی کوردستاندا ڕۆژی ژینگە وەک ڕۆژێکی بڵێن تایبەت بە ژینگەی کوردستان دەنگ بداتەوە و تەواوی تاکەکانی کۆمەلگا و دەسەڵات و هەموو ناوەندەکانیان لەم کارە ئاگادار کردەوە. کارێکی سەرکەوتوو وە باشیش بوو. بەڵێ دەستان خۆش بێت. لەم ڕۆژەیە چی ئەکەن؟ کار و پرۆژە و چالاکیەکانی ئێوەیە لەو ڕۆژێک کە بە تایبەت بۆ ژینگەی کوردستان دیاری کراوە چییە؟ ئەوەی کەوا بڵێن بەنسبەت ڕێکخراوی خۆمانەوە ڕێکخراوی سروشتی کوردستان پێشتر بیرۆکەیەکی هەبوو کەوا لە ژینگە یەکێکە لەو بڵێن کە ڕەمزی بۆ دانەنراوە یاخود لۆگۆیەکی تایبەت بەخۆی نییە لە جیهانەوە لە باشووری کوردستان. ڕێکخراوی سروشتی کوردستان بڕیاریدا کەوا لۆگۆیەک یاخود هێمایەک وەک هەنگاوی یەکەم دیاری بکا بۆ ژینگەی کوردستان. بێجگەلەوە ئێمە لە سەرجەم ناوەندە زانستیەکانی ئەو شوێنانیکەوە سنووری دەسەڵاتی ئێمەوە لە توانای دارایی ئێمەیە بووە توانیمانە لە زانکۆی ڕاپەڕینەوە تاکو زانکۆی گەرمیان لە هەموو ناوەندە زانستی و پەیمانگاکان ئەو هێمایەدا بەش بکەین وەکو وەبیرهێنانەوەیەک و چالاکی ئەنجام بین و بەشدار بین لە چالاکیەکانی تر. هەروەها کارێکی ترمان کرد کە ئەم ساڵ بڵێن توانیمان لە باتی ئەوەی کەوا خەڵک کۆکەینەوە و قەڵەباڵغێکی زۆر دروست بکەین کە ئەمەش خۆی هاتوچۆی سیارە و هێنانی ئەو خەڵکە بە ئۆتۆمبیل و کۆبوونەوەی خەڵکێکی زۆر لە شوێنێکە کە توانیمان ئەوەش کەم بکەینەوە. ئەم ساڵ ئەو کارەمان نەکرد، کەمترین خەڵکمان هێنا، بەڵام بە شێوازێکی تر ئەویش هێنانی ئیمزای 1000 کەس بوو لە جیاتی ئەوەی هەر 1000 کەسەکە کۆبکەینەوە و خۆمان ببین بە هۆکاری پیسبوونی ژینگە. توانیمان وەکو شتێکی تازە وەکو ڕچەشکێنیەک توانیمان ئیمزای 1000 کەس بێنین لەسەر ئەو کەلوپەلانی کە لەو ڕۆژەیە دانرابوون کە لە شوشەی فرێدرا و هەروەها ئینجانەی بەتاڵە ئیمزاکانمان دانابوو و عەرزمان کرد لە بەردەم نووسنگەی پەرلەمانی کوردستان لە سلێمانی. بەڵێ چاندنی نەمامیش هەبوو وابزانە. بەڵێ هەڵمەتی چاندنی نەمامەکانیش لەلایەن چەند ڕێکخراوێکی ترەوە لە زۆر شوێنی کوردستانە ئەم هەڵمەتەکرا ڕێکخراوەکانی تر هەر ڕێکخراوەی بڵین
وەکو چۆنڵی کاری خۆی ئەنجام دابوو کۆمەڵێک ڕێکخراو هەستاون بە چاندنی نێمان بەڵێ. بەڵێ ئەو لۆگۆیی کە دیاریکرا بۆ ڕۆژەکە لە چی پێک هاتووە کاکەڕوان؟ ئەو لۆگۆیە طبعاً ئەم لۆگۆیە کە من لایقەی خۆم داوە قرتێلەیەکە کە لێ خادرێ دوو ڕەنگە ڕەنگی خاکی کە نیشانەیە بۆ ڕەگەزی خاک هەروەها ڕەنگێکی سەوز کە نیشانەیە بۆ ڕەنگی ژیان لۆگۆکە لە لاکێشەیە و 16 سانتیمە درێژە بەو مانایی کەوا 16 مانگ 4 سانتیم پانە بە مانای مانگی 4 واتە 16 4 کە ڕۆژی کوردستانە توانیمان لە ڕەنگێکی سادەیە وەکو دەست پێشخەریەک هێمایەک بۆ ژینگە دابنێ. بەڵێ لەم کاری ئێوە لەم پرۆژەی ئێوە بۆ پێی کە ئەمە ڕۆژێکە وەکو چۆن لە وڵاتان ڕۆژ هەر بابەتێک ڕۆژێکی تایبەتی بۆ دانراوە و ئێمەش بۆ ژینگەکەی خۆمان ڕۆژێکی تایبەتمانداناوە میدیای کوردی ڕاگەاندنی کوردی تا چەند کاری لەسەرم پرۆژەی ئێوە کردو تا چەند ئەم فکرەی ئێوەی بە خەڵک ناسان. بەسپاسەوە ڕێژەیەکی زۆر لە کەناڵەکان لە ڕۆژی دیارە ئێمە بۆ ڕاگەاندنی ئەم لۆگۆیە ڕۆژی پێش ژینگە واتە 15 لە هۆڵی ئەم نەسوورەکە کۆنفرانسێکی ڕۆژنامەوانیمان هەبوو بۆ ڕاگەاندنی ئەم لۆگۆیە. بەسپاسەوە زۆرێک لە کەناڵەکان ئامادە بوون هەندێک کەناڵی تریش بەهۆیەوەی کەوا کاری تریان هەبوو یاخود کاری ڕۆژنامەوانی تریان لە شوێنی ترا هەبوو نەیانتوانی بەڵام دەنگدانەوەیکی باشی هەبوو بەتابەتی کەناڵەکەی ئێوە زۆر سپاسی هەموو کەناڵە ڕاگەاندنەکانەکەین کە توانیان ئەم کاری ئێمە بەباشی بگەێنە خەڵک. بەڵێ بەشداریکردنی خەڵک لەگەڵ ئێوە لەو ڕۆژەیە چۆن بوو کاکەڕوان؟ لە ڕاستیدا ئێمە بڵین ئەم هێمانەمان بەسەر ناوەندە زانستیەکانی وەکو زانکۆکان و پەیمانگاکانە دابەش کرد دەچوونە هەر جێگایەک بەڕاستی کۆمەڵە خوێنکار بە چۆنەڵی بە جۆش و خرۆشەوە یاخود بە زۆر بە گرنگیەوە ئەم کاران لێوەرگرتین و هەندێکیان تەنانەت دۆستی ڕێکخراویش نەبوون چونکە ئێمە لە ڕێکخراوەکەمان ئەنداممان هەیە و دۆستمان هەیە بەڵکو هەر خەڵکێکی خۆبەخشانە وەکو هەستی ژینگە پارێزی توانیان ئەم هێمانەمان لێوەربگرن و لە ناوەندە زانستیەکانی خۆیانە دابەشیکەین بە سپاس بۆ وەزارەتی خوێندنی باڵاوە سەرۆکاتی زانکۆ و پەیمانگاکانی هەرێم کە توانیان ئەو هەماهەنگێمان بۆ بکەن و بە دڵخۆشیەوە کارەکان پەسەند کردین. بەڵێ کاتە کاتێک کە ئێوە بیرۆکەیەک پرۆژێکی لەم شێوەیەتان ئەبێت هەوڵەیەن بیگەێنە زۆرترین لایەن و جێگاکان لە هەرێمی کوردستان لەم کاتەیە ڕۆڵی ناوەندە ئەکادمیەکان تەنانەت بۆ نمونە قوتابخانەکانیش چۆن ئەبینن ئایا هەماهەنگی ئەوان لەگەڵ کارەکانی ئێوەیە چۆنە؟ لە ڕاستیدا کێشەیەک لە هەرێمی کوردستانەوە هەر لە بنەڕەتەوە هەبووە ئێمە زانکۆکانمان نەیانتوانیوە یاخود نەویستراوە یعنی بڵین ئەو سیاسەتەی کە هەبووە کە وڵاتی بەڕێوە بردووە نەیویستووە سوود لە توانای زانستی زانکۆکان وەربگرێت پێم وابێت توانای زانستی زانکۆکانمان بەرزە و ئەگەر سوودی لێ وەرگیرایە ڕەنگە پێشتریش بخرایە لە ڕاستیدا بۆ بابەتی ژینگەزانی و ئەمانە نەتوانرا وەکو پێویست هەرچەندە دەستی پێ کردووە و زانکۆکان ئیتر بە پێی سەربەخۆیی خۆیان توانیویانە ینی هەوڵیان داوە و ئەو هەنگاوانە بەرەو پێشچوون ئیشەڵا ئاندەیەکی باشیان نەبێت لەوەی کەوا ناوەندە ئەکادیمیەکان سوود بگەێنێ بە دڵنیاییەوە وڵات بە ناوەندە ئەکادیمیەکانی پێشەکەوێ تۆگە بتەوێت لە هەر بوارێکا کار بکەی بە تایبەتی بواری ژینگە پێویستت بە توێژینەوە پێویستت بە کاری زانستیە بێ وەک لە ئەوەی کاری گشتی و ئەوانە بۆیە بەڵێ دەتوانن کارێکی زۆر باش بکەن. بەڵێ لە نێوان ئەم ساڵ و ساڵی پارا کە ئێوە بە هەمان شێوە ئەم ڕۆژە تایبەتێتان دیاری کردبوو بۆ ژینگەی هەرێمی کوردستان ئەو گۆڕانکاریانی بۆ نمونە لە لیستی کار و چالاکیەکانی ئێوە لە نێوان ئەم ساڵ و ساڵی پارا ڕوویە چی بوو؟ لە ڕاستیدا وەکو سەرەتا ئاماژەم بە شتێکدا ئەم ساڵ ئێمە هەم ڕێکخراوەکەی ئێمەوە هەم ئەو ڕێکخراوە ژینگەیانی کە هەبوون ڕچەشکێنییان ئەنجامدا ئەویش ئەوە بوو هەوڵ بن یعنی هەر شێوازی یادکردنەوەی ڕۆژەکە
ژینگە پارێزیانە بێ هەروەکو لە سەرەتاوتم چۆن لە خۆتەوە دەست پێەکەی ئێمە لە باتی ئەوەی کەوا بین 25 ڕێکخراو لە بەردەم نووسنگی پەرلەمانە کۆبینەوە تەنها ڕێکخراوەکەی ئێمە بەڵام بە پاڵپشتی سەررجەم ئەو ڕێکخراوانەی تر هەروەکو لە راپۆرتەکەی پێشوا پیشانتانداکەوە لە بادینان هەمان ئەو بەیاننامەیەوە ئێمە ڕێکخراوی ئێمە لە بەردەم نووسنگی پەرلەمانە خوێندیەوە ئەوان لەوێ خوێندویانەتەوە کەواتە هەموو ڕێکخراوە ژینگەیەکان بۆ ئەوەی کەوا قەڵەباڵغی دروست دەکرێت و بڵێن چۆنەڵی کەمترین زیان لەو ڕۆژە بە ژینگە بگا هەوڵیان داوە هەر کەسە لە شوێنی خۆی واتە لەو شوێنێکەوە ئەتوانێت بە نوێنەرایەتی زۆربەی ڕێکخراوەکان کە ئێمە ئەو بەیان نامەمان بە ناوی 25 ڕێکخراوی ژینگەیەوە لە زاخۆ تاک و گەرمیان تاک پێنجێن بڵاو کردوانێ ئەمە بۆ خۆی لە خۆیان ڕچە شوێنیەک بوو هەروەکو ئەوی باسیشم کرد یعنی کۆکردنەوەی ئیمزای 1000 کەس لە جاتی هێنانی هەر 1000 کەسەکە ئەمەش بۆ خۆی لە خۆیدا کارێک بوو هەروەها ئەوەی کە ئێمە کردمان خوێندنەوەی بەیاننامە بوو بە بێ وەرەقە هاوسەرۆکی ڕێکخراوەکەمان بەیاننامەیەکی لەسەر مۆبایلەکەی خۆی خوێندەوە بۆ ماناییکەوە ئێمە بتوانین تەنانەت لە پێشکەشکردنی ڕێنمایی ئەوانەیە سوود لە سۆشیال میدیا وەرگین ینی بۆەوەی بە خەڵک بڵین بەکارهێنانی تەنها وەرەقەیەکیش گرنگە هەموو ئەم کارانە کاری ڕچەشکێنین و دەستپێکێکن بۆ ئەوەی کەوا ڕێکخراوە ژینگەیەکان بتوانن لە خۆیانەوە یعنی کەمترین زیان بگەێنن بە ژینگە و ئەو پێشەلکاری ڕابگرن بەڵێ لەگەڵ یەکەم جاری دیاریکردنی ڕۆژێکی تایبەت بە ژینگە ئەم لۆگۆیە دیاریکرا یاخود لەم ساڵەوە ئەم لۆگۆیە لەلایەن ڕێکخراوی ئێمەوە و بەڵپاڵ پشتی ئەو ڕێکخراوان زۆربەی ڕێکخراوە ژینگەیەکان تەنانەت دەستەی چاکردن و پاراستنی ژینگە هەروەها نۆ ناوەندی زانستی ئەکادمی یعنی وەکو زانکۆکان و مامۆسایانی زانکۆ پشتگیریان پێشەوەی ئێمە ئەم لۆگۆیە یا ئەم هێمایە بۆ ژینگە ڕاگەیەنین پشتگیریان کردوین ئێمە تەنها وەکو ڕێکخراوی سروشتی کوردستان لۆگۆکۆمان دیاری کردووە ڕۆژەکە خۆی دیاریکراوە و هەبووە و یادیش کراوەتەوە بەڵام وەکەوەی کە ئەم ساڵ گرنگیەکی زۆرتری پێدرا سەررجەم ڕێکخراوەکان بە هەماهەنگی لەگەڵ دەستەی چاکردن و پاراستنی ژینگەیە و لەگەڵ هەموو دام و دەستگاکانی وەکو شارەوانی هەروەها بە سوپاسەوە کەناڵەکانی ڕاگەاندن توانیان ئەم ڕۆژە بەجیاوازتر لە ڕۆژەکانی بڵین ساڵانی پێشوو پیشان بدەن بەڵێکاتە دیاریکردنی ئەم ڕۆژە بۆ پێی ئەگەر بەپێی مێژۆکەی بێت ڕۆژێک بووە بۆ کیمیابارانکردنی ناوچەیەک ئێوە لە ئێستا کردوتانە بە ڕۆژێک بۆ پاراستنی ژینگە ئێوە لە ڕێی ئەمەوە کە ئەم باڵانسەتان بەم شێوەیە لێ کردووە ئەتانەوێت چ پەیامێک بگەێنن ئەمانەوێ هەروەکو لەیەکی لە شعارەکانمانە بڵین پیشانماندا بوو ئەمانەوێ بە خەڵکی هەرێمی کوردستان و بە ڕای گشتی و بە میدیاکان و بە تاگ و بە دەسەڵات بڵین کەوا پێشێلکاریەکانی ژینگە زۆر باشتر پێشکەوتووە وەک لەوە پاراستنی ژینگە ئەگەر بێت و ئێمە ئەم پێشێلکاریانە ڕانەگرین ئەوە ئایندەی ئەم وڵاتە و ئایندەی تاک بە تاکی هاوڵاتیان ژیانی هاوڵاتیان لە مەترسێکی گەورەدایە ئەمانەوێ ئەو بە خەڵک بڵین بە دەسەڵات بڵین کەوا بەسە پێشێلکاری ژینگە وتکایە لێرەدا بۆستن پێچەوانەکەی دەست پێ بکەین کە ئەویش پاراستن و چاکردنی ژینگە سەرڕای هەموو ئەو چالاکیانی ئەو کارانی کە بۆ پاراستنی ژینگەی هەرێم ئەکرێن بەڵام ئەگەر بێت و بە شێوەیەکی گشتی باسی لێەوە بکەین ئایا ژینگەی هەرێمی کوردستان لە ئێستاە تا چەند ئاژینگەیەکی تەندروستە لە ڕاستیدا بەهۆیەوەی کوردستان نەیتوانی و بڵین یاخود بەهۆی ئەو بارودۆخە ئابووری و شەڕ و جنگانی لەم وڵاتەیە هەبووە ئێمە لە ڕاستیدا کارگەی گەورەی زۆر کە مەترسیدار بێ بۆ ژینگە بڵین کارگەی نەوەوی یاخود کارگەی بەرەمێنانی ئۆتۆمبیل و ئەوانەمان نییە تا بڵین ئەو مەترسیە گەورەی کە لە وڵاتانی تر هەیە وەکو کونبوونی ئۆزۆن و ئەو شتانە لە لای ئێمە هەبێ بەڵام سەرڕای ئەوە بارودۆخی ژینگەی هەرێمی کوردستان بەڕاستی لە مەترسێکی جددیدایە و ئەو کەسانەی کە تەنها لە ڕووی زانستیەوە کەمێک شارەزاییە لە بواری ژینگەیە هەبێ دەزانن کە ئەم وڵاتە چۆن کەوتۆتە کارەساتێکی ژینگەی گەورەوە ئێمە هەروەکو لە بەیاننامەکەی خۆمان خوێنمانەوە و دەستکەی چاکردنی ژینگەش لە بەیاننامەکەی خۆیانە باسییان کردبوو بڵین ئەو کێشە ژینگەیانەی کە لە وڵاتی ئێمە هەیە لە کۆمەڵی خاڵە باسمان کردووە یەکێ لەوانە بۆ نمونە هێنانی ئۆتۆمبیلێکی زۆر
هێنانی ئۆتۆمبیلێکی زۆر کە تەنها و تەنها قازانجی مادی بۆ گیرفانی چەند باڵادەستێک چەند دەسەڵاتدارێک یا چەند بازرگانێک هەیە هیچ ئامانجێک بۆ خزمەتکردنی خەڵک لە هێنانی ئەو ڕێژە زۆرەی ئۆتۆمبیل کە ئۆتۆمبیلی بەکارهێنانی سوتەمەنی دۆست بۆ ژینگە ئەمە یەکێ لە خاڵەکان خاڵێکی تریان بە فیڕۆدانی ئاو و پیسکردنی ئاوەکانمان ڕووبارەکانمان بۆ نمونە ڕووباری تانجەرۆ یا هەر ڕووبارێکی تریکەوە لە کوردستانە هەیە بڵێن تێکەڵاوبوونی ئاوەڕۆ لەگەڵ ئاوی ماڵانە یاخود بڵێن لەگەڵ ئەو ڕووبار و ئاوە پاکانێکەوە هەمانە مەترسێکی تریان سووتانی کەمبوونەوەی ڕووبەرە سەوزاییەکانە هەروەکوێمە لە چالاکیەکەماندا لە جیاتی لە ئینجانەدا شوشەماندا نابوو شوشەی خواردنەوەکانماندا نابوو بەو مانایی کەوا لە وڵاتی ئێمە لە جیاتی ئەوەی گوڵ زیاد بکرێ پاشەڕۆ و هێنانی ئەو کەلوپەلانی کە دەبنە هۆی زیانگەیاندن بە ژینگە زیاد دەکرێت نەبوونی کەمکردنەوەی ڕووبەرە سەوزاییەکان زۆر جار تەنانەت لەلایەن حکومت خۆشیەوە ئەنجام بدرێت لەلایەن دەسەڵات خۆشیەوە بۆ نمونە هەر بەسیترین شوێن لەم شاری سلێمانی سەری باخی بەختیاریکەی تەماشاەکەی ئەو دارستانێکەوە لە ساڵەکانی نەوە تا هەبوو لە باخی بەختیاریان نەماوە هەمووی کراوە بە بینا ینی بە ناوی خۆشگوزەرانی یاخود بینایی پشودان و ئەو شتانە بەڵام ئەتوانرا لە دەشتەکەی بکرێ یاخود ڕووبەرە سەوزەکان نەبرێتەوە هەتا ئەم نەمانی ڕووبەری سەوزاییە ئەگاتەوە بۆ سنوورەکانمان کە لەلایەن وڵاتانی دراوسێەوە بە بیانووی بوونی ئۆپۆزیسیۆنەکانی ئەوان یەن ڕووبەرە سەوزایەکانمانە سووتێنن هەروەها ماوەیەکی تر ئەبینین کە دنیا لە هاوینا سەرەتای هاوین کە دنیا پوش و پەلاش و ئەوانە زۆرە بێ ئەبینین چەند جار ینی لە نزیکی شارەکان کە ڕووبەرە سەوزایەکان ئەسووتێ هەموو ئەمانە کەمبوونەوەی ڕووبەری سەوزایی دەگرێتەوە و مەترسیە یەکێکیکە لە مەترسیەکان بەڕاستی بابەتی نەوت هەر ئەوە نیە بابەتێکی سیاسی یاخود ئەوە بێ ئەم بابەتی نەوتە لە باتی ئەوەی ئێمە بێجگە لە خۆشگوزەرانی مادی خەڵک بەهۆیەوە بۆتە هۆی تێکدانی ژینگەی خەڵکیش لە دەرهێنانی نەوتی لە بردننی لە دانانی ئەو هەموو پاڵێ و گەنا یاساییانەی کە ئەو هەموو غاز و دووکەڵ و بڵین ئەکەنە هەوای کوردستانەوە هەروەها لە کارگەکانمان ئەو کارگانێکەوە هەیە کارگەکانی چیمەنتۆ کارگەکانی بەرهەمێنانی شیش لە ڕاستیدا بە پێودانگێکی ژینگەیی سەردەمیانە نییە ینی لە ڕووی زانستیەوە کە ئەو کارگانە پێویستە ڕووبەری سەوزایی کە پێوترە ڕووبەری ئەمان یا ڕووبەری ئاسایشی ژینگەیی بۆ چواردەوری خۆیان کە پێویستە سەوزاییان لەبەردەم بێ بۆ کەمکردنەوەی پیسبوونی ژینگە بەدەنگ یاخۆت پیسبوونی ژینگە بە دووکەڵ و هەموو ئەو غازانێکەوە لەو کارگانەوە دەرەچن تەنانەت کارەکە گەیشتۆتە ئەوەی دەستەی چاکردن و پاراستنی ژینگە یا فەرمانگە ژینگەیەکانیش بەسەر هەندێک شوێنە هەندێک لەو شوێنانێکەوە چۆنەڵی تعداەکەن لە ژینگە یاخود پێشێلکاری بەرامبەر بە ژینگەی کوردستانەکەن ینی ئەوانی لە دەسەڵاتیانانیە چکە لە شوێنی گەورەترەوە یاخود بە ئامانجی دیاریکرا و پلان بۆ دانرا و کاری بۆ کراوە کاکاروان ئەم ڕێکخراوە ژینگە پارێزیانی کە لە هەرێمی کوردستان هەیە چالاکوانانی مەدەنی ئەگەر بۆ نمونە وەکو شاری سلێمانی باسی لێەوە بکەین هەمووان لەزانین ئێستا هەندێک کارگە هەن بەدەر لەوەی ئەم کارگانە ئایا مۆڵەتیان هەیە یاخود نا بەڵام ڕۆژانە کۆمەڵێک گازی زۆر ژەهراویە خەنە بەرگە هەوای ئەم هەرێمەوە ئەم ڕێکخراوانەی کە ئێستا لەسەر کەیسی ژینگە و لەسەر ئەم بابەتانە کار ئەکەن ئایا نەیانتوانی وەفشار لەسەر حکوومەت دروستکەن کاریگەریەک دروستکەن بۆ ئەوەی ئەم کارگانە پابند بن بە یاسا و ڕێساکانەوە یاخود دابخرێن لە ڕاستیدا ئەرکی ڕێکخراوە ژینگەیەکان هەر ئەوەیە کەوا بتوانن کە فشار لەسەر دەسەڵات دروست بکەن بۆ ئەوەی کەوا ئەو پێشێلکاریانە لەلایەن ئەو کارگانەوە ڕاگیرێ و زۆر جار فەرمانگەی ژینگە وەڵامی ئەم پێشێلکارانەی داوەتەوە و جاری هەبوار خۆشیان خودی خۆیان هەساون بەو کارە بێجگە لەوەی کە ڕێکخراوەکان ینی بە بەردەوامی نووسرا و بەیاننامە و کۆبوونەوە و ئەو شتانیان ئەنجام داوە بەڵام هەندێک لەو کارگانە بەڕاستی لەبەرەوەی پشتیوانی ئەکرێن لەبەرەوەی کەوا
بڵێن وەکو چۆنڵی قازانجی بۆ کۆمەڵێک دەسەڵاتدار هەیە نەتوانراوە ئەو پێشێکارانە ڕابگیرەوە بە ئاشکراوە بێشەرمانەش ئەکرێ ینی بەڵامیتر ئێمەش ئەرکی چالاکی مەدەنی یاخود ڕێکخراوە ژینگەیەکان یا بڵێن هەموو ئەو ژینگە دۆستان ئەوەیە تەنها گربوونەوە و ناڕەزایی بەیان نامە یاخود فشار دروست بکەن بۆ ئەوەی کەوا چاوی خەڵک بخەنە سەر ئەو شوێنانە و خەڵک بە شێوازێکی گشتی بتوانێت فشار لە حکومت بکە بەردەوامین و ئەوانش بەردەوامن بەڵام بەداخەوە پێشەرکاریەکان زۆرترە وەک لە کاکاروان ئەو گازانەی کە ئەخرێنە بەرگاوای ژینگەوە لە ڕێی ئەم کارگانەوە زەرەر و زیانەکانیان چییە؟ لە ڕاستیدا ئەمە بابەتێکی زانستی چۆنەڵی تایبەتە و ئەکرێ بڵێن باسی تایبەتی لێ بکرێ بەڵام بە شێوەیەکی کورد هەموو ئەو کارگانی کەوا هەیە تایبەت بە بەرگەهەوە یانەوترێ گازەکانی پەنخواردنەوەی گەرمی بۆ نمونە دوانۆکسیدی کاربۆن دووکەڵ یاخود دوانۆکسیدی گۆگرد یاخود دوانۆکسیدی هەموو ئەو غازانی کەوا بەرهەم دێ لە مادە پلاسیکیەکانەوە یاخود لە نەوتەوە یاخود لە دروستکردنی کەلوپەلەکانەوە ئەم غازانە کاتێنە ئەم بەرگە هەوایی کە چینی یەکەم ترۆپۆسفێری پێڵەن چینی ژیان ئەبنە هۆی گەرمداهاتنی ئەم چینی هەوای گەرم بوونی جیانیش گلۆبال وۆرمینگ یعنی دیاردەیەکی زۆر مەترسیدارە و ئەمە دیاردەیەکی جیهانیە ینی هەر تایبەتیش نییە بە هەرێمی کوردستان لە وڵاتان توانایان هەیە بەرنمەیان هەیە یاسایان هەیە هەموو ئەو شتانی کەوا پێویستە بۆ ئەوەی کەوا ئەم پێشەکاریانە ڕاگیرێ ئەنجامیان داوە و کەمیان کردوێتەوە بەڵام لە وڵاتی ئێمە بەهۆی نەبوونی ببوورن بەهۆی نەبوونی چاودێری یاسا و بەهۆی نەبوونی جێبەجێکردنی یاسا ئەگەنا وڵاتێکین ئەوەندەمان یاسا هەیە ڕەنگە بتوانین خۆشگوزەرانی بخێنە دوسێ وڵاتی تریشەوە بە چوار دەوریشمانەوە بەڵام لەبەر ئەوەی ئەم یاسایانەی کە دانراوە لە دەستەی چاکردن و باشکردنی ژینگە هەرچەنە وەکو ڕێکخراوە ژینگەیەکان و ڕێکخراوی خۆمان ئەی داوای هەموارکردنەوە و تازەکردنەوەیەکەین بە شێوەیەکی سەردەمیانە و باشتر بەڵام جێبەجێ نەکراوە بۆیە ئەو کارە بۆتەوەیەوەی کەوا بەڕاستی ئێستا هەوای شارەکانمان ینی تۆ سەری سلێمانی کە لە ڕاپەڕی نیتە خوارەوە بەیانیان تەماشاکە چ ئینەکە بێ یاخود لە هەولێر شەو سارەگەر لە کۆڵانێکی ناو جەرگەی و لێرا ڕاگرە بەیانی هەڵەسی سەرەکەی هەمووی سووتوێکی ڕەش لەسەر سارەکەت کەوتووە کەواتە ئەمە هەمووی نیشانەیە بۆی کەوا یاخود ئەو نەخۆشیانەی کە زیادبوونی نەخۆشیەکانی تەنگە نەفەسی و کۆندامی سی و شێرپەنجەکان کە ئەگەر سەرێک لە خەسەخانەی هیوا بدرێ ئەزانرێ کە بڵێن چی کراوە و چ زیانێک بە هەوای خۆمان گەیشتووە هەرچەنە ئەروەکو وتم بەهۆی ئەو بارودۆخۆیکەوە هەیە هێشتا کارگەی گەورەی کەوا زۆر زیاندار بن نەهاتۆتە هەرێم و ئیشەڵڵا هەتا ئەو کاتە یاساش جێبەجێ ناگات چونکە بەڕاستی ئەگەر ئەو حاڵەتان ڕووبا مەترسێکی ڕاستەوخۆی زۆر بەپەلە زۆر خێرا ڕووەدا لەسەر ئەوە بەڵێ کاکاڕۆن بەرامبەر بە هەموو ئەمانە لە هەر پرۆژەیەکە یاخۆت لە هەر یادکردنەوەیەکە بینین ڕێکخراوەکان نەمام ئەچێنن لە شارەکان لە ناوچەکان بەرامبەر بە هەموو ئەو زیانانی کە بە ژینگە گەێنراوە چاندنی ئەم نەمامانە لە ڕووی ڕێژەوە ئایا لە ئاسی پێویستان هەروەها سوودیان چییە؟ لە ڕاستیە هەڵمەتی باش هەیە بۆ نەمام چاندن و ئەم هەڵمەتی نەمام چاندنە لەبەرەوەی کەوا بابەتی ژینگە تا ڕادێکی باش ینی بۆتە ینی چۆنەڵی دەستپێکێکە بۆ ئەوەی کەوا خەمی گشتی لەم بابەتە ئەخورێ هەر ڕێکخراوێک و هەر هاوڵاتیەک بیر لەوە کاتەوە کەوان نەمامێک بنێژێ هەرچەندە بابەتەکانی ژینگە هەر تەنها نەمام ناشتن نییە بەڵام ئەمە کارێکی باشە و بەدڵنیاییەوە زیادبوونی ڕوبەرە سەوزایەکانە و بەدڵنیاییەوە کەمبوونەوەی پیسبوونی هەوایە و هەروەکو پێغەمبەر صلی الله علیه و سلم لە فەرمودەیەکی خۆیان فەرمێ ئەگەر قیامەت هات نەمامێکت بەدەستەوە بوو بیچێنە لەبەرەوەی گەورەی نەمام و چاندنی نەمام زۆر گرنگە وەکو چۆنەوەی دەستپێکێکە و نیشانەیەکە بۆ ئەوەی کەوا تۆ ژینگە بپارێزی بەڵام کێشەکە لێرەدا ئەوەیە یعنی بەڕێوەبەراتی شارەوانیەکان و باخچەکانیش ئەگەر
ئێوە بەرنامەیان لەگەڵا بکەن باسی ئەەکەن تەنها ناشتنی نەمامەکە نییە ئایا دوایی پاراستنی نەمامەکە و ئاودانی نەمامەکە ڕاستە هەموو ڕێکخراوەکان و بەدەستخۆشیۆڕ فەرمانگەی ژنگەی سلێمانی لە یادی ڕاپەڕینا 5,000 نەمامی ناشت بەڵام ئایا دوایی چی ئاوێدا ئایا دوایی بە دوواداچون هەیە بۆی ئەم نەمامانە وشک بنیاننا ڕێکخراوی ئێمە لە بڵین ئەم ساڵدا هەڵسا بە دابشکردنی نەمام نەک چاندنی چکە زانیمان ئەگەر ئێمە بیچێنی نەمامەکان بەهۆی توانای ئابووری ئێمە لەوەدا نەبوو کە بتوانین لە هاوینە ئاوی بدەین یاخود توانای بە دوواداچوون و ئەومان بەهۆی کەمی بودجەی ڕێکخراوەکەمانەوە نەبوو بۆیە بڕیارماندا وەکو دیاریەک بیبەخشین بە ماڵان چۆن ماڵێک منداڵەکەی خۆی پەروەردەکە بە هەمان شێوە ئێمەش ئەم ئەرکە بسپێرین بە ماڵەکە و بتوانێت ئەم نەمامەکە ئەیان پێیانە دەین یاخود ئەم چێندرێ تا گەورەبوونی تا ئەو کاتێکەوە سوودێکی باشی ئەبێ چاودێری بکرێت. بەڵێ کاکاروان بەو هیوایی ئێوە لەم کارانەتان بەردەوام بنەوە هەوڵ بین بە هەماهەنگی لە نێوان هەموو لایەنەکان هەر کەسە و لە ئاست خۆیەوە بتوانێت هاوکار بێت لەگەڵ ئێوە و ژینگەی هەرێمی کوردستان بپارێزین بەڵێ بەڕێز کاروان یاسین بەرپرسی نوێنەرایەتی سلێمانی ڕێکخراوی سروشتی کوردستان زۆر بەخێر بیت و دەستان خۆش بێت. زۆر سپاس بەخێر بیت دووبارە.